پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. ئەمڕۆ سێشەممە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. هاتنی ئەم ڕۆژە لە هەموو هاوڕێیانی حیزبی و لە هەموو ئەو کەسانە پیرۆزبایی دەکەین کە دڵیان لە گرەوی ئامانج و ئارمانەکانی کۆمەڵەدایە. یاد و بیرەوەریەکانی کۆمەڵە بەرز ڕادەگرین و سڵاو و درود دەنێرین بۆ بنەماڵە سەربەرز و خۆڕاگرەکانیان. کۆمەڵە کە لە ئێستادا 43 هەمین ساڵی دەستپێکی چالاکی ئاشکرای خۆی جێژن دەگرین، 52 ساڵ لەمەوبەر لە پاییزی ساڵی 1348 لە جەرگەی بارودۆخی کۆمەڵایەتی گۆڕاوی کۆمەلگای ئێراندا لەلایەن ژمارەیەک خەباتکاری شۆڕژگەر کە زۆربەیان لە دانیشگاکانی ئێران دەیان خوێند دامەزرا. کۆمەڵە لە بارودۆخێکدا پێکهات کە داڕمانی نظامی فێئۆدالی و زاڵبوونی نظامی سەرمایەداری لە ماوەی 10 ساڵدا پێکهاتەی کۆمەڵایەتی شار و گوندەکانی ئێرانی بە خێرایی گۆڕی بوو. میلیۆنان ڕەنجبەرێک کە سەهمێکیان لە ئیسلاحاتی ئەرزی شانە بردبوو لەگەڵ میلیۆنها جووتیاری هەژار کە توانایی دانی قستی ئەو زەویانەیان نەبوو کە دەبوو بیدەنە ئەربابی پێشوو، ڕوویان کردە شارەکان و بە هیوای دیتنەوەی کار و بەهرەمەندبوون لە ئیمکاناتی شەهری لە پەراوێزی شارەکان لە حەڵەبی ئاوا و مەجبوراواکان نیشتەجێ بوون. بەم جۆرە ئەوان بوونە هێزی کاری هەرزانی بۆنگاکانی سەرمایەداری نوێ. پەرەسەندنی ئەم چینە کۆمەڵایەتیە و چڕبوونەوەی لە شارەکان سیمای سیاسی کۆمەلگاشی گۆڕی. هەموو تەوەرە کۆمەڵایەتەکان کەوت بوو نەژێر کاریگەری ئەم ئاڵوگۆڕە. ناتەبایی نوێ سەریان هەڵدا. خەڵکی هەژار لە پراوێزی شارەکان خوازیاری سەرپەنای گونجاو و خزمەتگوزاری سەرەتایی شەهری بوون. کەشمەکەشی کرێکاران لە کارگاکان، کارخانەکان و ناوەندەکانی کار لەگەڵ خاوەنانی دەسەڵات و سەروەت لەسەر سەرەتاییترین مافەکانیان لەسەر بەهرەمەندبوون لە کەرەستەی ژیانی شیاوی ئینسان بە بەرینایی هەموو ئێران لە ئارادا بوو. وەها بارودۆخێک پێویستی بە وەڵامێکی شایستە بوو. هەستە سەرەتاییەکانی کۆمەڵە پێکهاتوو لە ڕووناکبیرانی شۆڕژگەر کە سۆسیالیسمی زانستی و ئاگایی مارکسیستیان کرد بۆ ڕێنمایی چالاکیەکانی خۆیان و لەگەڵ خەباتی کرێکاران و زەحمەتکێشان هاودڵیان هەبوو، هەوڵیاندا تا بەڕێکخراوبوون لە ناو ڕێکخراوێکی سیاسیدا بەقەت توانایی خۆیان وەڵام بە پێداویستەکانی خەباتی ئەو قۆناغە بدەنەوە. هەڵوێستگیری چالاکانی کۆمەڵە هەر لە سەرەتاوە پەیوەند خواردن لەگەڵ ژیان و خەباتی کرێکاران و توێژە هەژارەکانی کۆمەلگا بوو. کەم نەبوون چالاکانی کۆمەڵەکە کاروانەکانی کرێکارانی کوردستانیان تا مەعدەنەکانی سمنان و دامغان، تا بارەندازەکانی بەندەرەباس، تا ئەهواز و ئابادان، تا کرمان و ڕەفسەنجان، تا تاران و ئیسفەهان هاوڕێیی دەکرد و شان بەشانیان کاریان دەکرد و لە ناویاندا تۆوی وشاریان دەچاند. ئەوانیان لەگەڵ ڕیشەکانی دەرد و ڕەنج و نەهامەتیەکانی دنیای سەرمایەداری و ڕێگاکانی ڕزگاری لە ڕەنج و ستەم و چەوسانەوە ئاشنا دەکرد. مانگرتن و خەباتیان ڕێک دەخستن و ڕێبەریان دەکرد. بەوەها پێشینەیەک لە 9 ساڵ چالاکی لە سەردەمی دەسەڵاتدارێتی ڕژیمی پەهلەوی بوو کە کۆمەڵە هاتە ناو قۆناغی شۆڕژگەرانەی ساڵی 57ەوە. کادر و چالاکانی ڕیزەکانی کۆمەڵە بە خێرایی لە ناو زەحمەتکێشان و خەڵکی ئازادی خوازدا بوون بە کەسانێکی بەناوبانگ و پێشڕە و جێگای متمانەی جەماوەری ڕاپەڕی و بوون بە ڕێبەری خەباتی جەماوەری لە هەموو شار و ناوچەکانی کوردستان. ڕۆژی 23 ڕێبەندانی ساڵی 1357 هاوڕێ محەممەد حوسێن کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە لە حاڵێکدا کە ڕاپەڕینی خەڵکی سەقزی دش بە ناوەندە سەرکوتگەرەکانی ڕژیمی شا ڕێبەری دەکرد، لەلایەن چەکدارانی ڕژیمی شاوە تەقەی لێکراو لە 26 ڕێبەنداندا بە دڵێکی پڕ لە خۆشەویستی بۆ ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان گیانی بەخت کرد. هەر لەو ڕۆژەدا کۆمەڵە دەستپێکی چالاکی ئاشکرای خۆی ڕاگەیاند. لە ماوەیەکی کورتدا هەزاران کەس لە کرێکاران و زەحمەتکێشان و خەباتکارانی شۆڕژگەر بە ڕیزەکانی کۆمەڵە پەیوەست بوون. ڕێبەرانی کۆمەڵە بوون بە خەمیرمایی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی مەزن لەسەر تاسەری ئوستانەکانی کوردنشینی ڕۆژاوای ئێران. ناوبانگی سەرهەڵدانی بزوتنەوەیەکی سۆسیالیستی لە کوردستان سنوورەکانی ئەم ناوچەی تێپەڕاند و
ژمارەیەکی زۆر لە هەڵسوراوانی کۆمونیست لەسەر تاسەری ئێرانەوە ڕوویان کردە ڕیزەکانی ئەم ڕێکخراوەیە. ڕێبەران و چالاکانی کۆمەڵە بۆ جەماوەری کرێکار و زەحمەتکێش کەسایەتی نەناسراو نەبوون. هەمان یارانی دێرینی ئەوان خەباتکارانی خۆڕاگری ناو زیندانەکانی ڕژیمی شا، هەڵسوراوان و تێکۆشەرانی بزوتنەوەی کرێکاران و جووتیاران، ڕێبەرانی خاوەن نفوزی جەماوەری بەرینی خەڵکو و ڕێبەرانی سەردەمی ڕاپەڕین و شۆڕشی ئەوان بوون. کۆمەڵە پاش ڕووخانی ڕژیمی شا لە 22 ڕێبەندانی ساڵی 1357 ڕێخستنی خەباتی گشتی و جەماوەری، ڕێبەری مقاومەت لە بەرامبەر هێرشی دژە شۆڕشی کۆماری ئیسلامی، خۆڕاگری لە بەرامبەر کۆنەپەرستانی مەحەلی، دیفاع لە بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان و ژنانی ستەملێکراوی کۆمەلگای کردە ئەولەویەتی چالاکیەکانی خۆی. ئەوەی کە لە دوای ڕاپەڕینی 22 ڕێبەندانی ساڵی 1357 چارەنووسی ئەم ڕێکخراوەی بە چارەنووسی میلیۆنان ئینسانی ستەملێکرا و تینووی ڕزگاریەوە گرێدا، خۆڕاگری کۆمەڵە لە بەرامبەر دوژمنانی ڕەنگاوڕەنگی کرێکاران و زەحمەتکێشاندا بوو. دیفاع لە جووتیاران لە بەرامبەر مالکان، دیفاع لە زەحمەتکێشانی گوندەکان لە بەرامبەر داگیرکردنی زەویەکان، دیفاع لە ژنان لە بەرامبەر کۆنەپەرستی زاڵ و کولتور و سونەتی پرتوکاوی پیاوسالاری، دیفاع لە کرێکاران لە بەرامبەر سەرمایەداران، دیفاع لە چەکدارمانەوەی خەڵکو و هەوڵ بۆ چەکدارکردنی زەحمەتکێشان، پێکێنانی جەمعیەتە دموکراتیکەکان، پێکێنانی شوڕای شاری سنا کە بەڕەسمی بوونی خۆی بەسەر دەوڵەتی کاتیدا سەپاند، پێکێنانی شوڕای گەڕەکەکان واتە بنکە، پێکێنانی یەکێتی جووتیاران، شوراکانی ژنان و خوێندکاران لە زومرەی بوارەکانی چالاکی کۆمەڵە لەم دەورەدایە. ڕێکخستنی حرەکەتێکی گەورەی وەک کۆچی مێژووی خەڵکی شاری مەریوان و ڕێکخستنی باقی خۆپیشاندان و ڕێپێوانی دیکەکە سەمبۆلی بەشداریکردنی ڕاستەوخۆی خەڵک لە خەباتی سیاسیدا بوون، بووە هۆی ئەوەی کە کۆمەڵە بتوانێت پاشێرشی نظامی ڕژیمی ئیسلامیش ببێتە ئاڵا هەڵگری خۆڕاگری جەماوەری و چەکدارانەی خەڵکی کوردستان بەرامبەر بە پەلاماری هێزی داگیرکەر و سەرکوتگەری کۆماری ئیسلامی. هێرشی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و بۆ سەر کوردستان بە زەبری مقاومەتی گیانفدایانەی خەڵکو و هێزەکانی پێشمەرگا تێکشکێندرا. پاش ئازادکردنی شارەکان لە خەزەڵوەری ساڵی 1358 ڕژیم بە چۆک داهاتوو ڕیاکارانە دەستیدایە وتووێشکردن. لێبڕاوی و کارزانی کۆمەڵا لە وتووێشکردن لەگەڵ ڕژیم لە پێناو پاراستنی بەرژەوەندی بزوتنەوە و بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان و پەرەپێدانی دموکراسی، ڕێکخستنی هەرچی بەرینتری چالاکی وشیارانە لە ماوەی دوو لەشکەرکێشی ڕژیم بۆ سەر کوردستان، بۆ جارێکی دیکە توانایی کۆمەڵەی لە هێنانە مەیدانی جەماوەر و لە ڕێبەریکردنی خەباتی شۆڕژگێرانەی خەڵکی کوردستان بەڕوونی نیشاندا. ئەمڕۆ کۆمەڵە بە ئاسۆیەک کە بە پێکهاتنی حیزبی کۆمونیستی ئێران بە ڕەوڕووی کراوەتەوە، بە هەموو توانایەوە هەوڵ دەدات کە بابەتی بزوتنەوە و خۆڕاگری شۆڕژگێرانەی خەڵکی کوردستان لەگەڵ خەباتی ڕزگاری بەخشی چینی کرێکار و خەڵکی هاوچارەنووسی ستەملێکرا و بێبەش لە ئاستی سەرتاسەریدا پەیوەند بدات. بێگومان کۆمەڵە وەک ڕێکخراوێکی کۆمونیستی هاوڕێ و هاوشان لەگەڵ خەباتی جەماوەری چەوساوە و مافخوازی کوردستان ئەم ڕێگایە تا کۆتایی و تاگەیشتن بە دوا ڕۆژی سەرکەوتن بە سەربەرزێوە درێژە پێدەدات.